ڕۆژانی جەژنی قوربان لە بەڕێوەبەرەتی پۆلیسی سۆران چەند ڕووداوێک تۆمار کراون کە ئەمانە: یەکەم، خنکانی هاوڵاتیەکی دانیشتووی هەولێر کە بە مەبەستی گەشت و گوزار هات بۆ یەکێک لە ڕووبارەکانی سەر بە ناحیەی خەلیفان لە کاتی مەلەکردن خنکە بوو لەلایەن بنکەی پۆلیسی خەلیفانەوە پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ ڕێکخرا و ڕێکار یاساییەکان گیراونە بەر دوای ڕەوانەکردنی تەرمەکەی بۆ پزیشکی دادی سۆران تەرمەکە ڕادەستی کەسوکاری کرایەوە. دوام، هاوڵاتیەک بە ناوی ئیبراهیم غازی محەممەد لە گوندی گرمەیدانی سەر بە ناحیەی حاجومەران بەهۆی بەرکەوتنی مینەوە زامدار ببوو پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە ڕێکخرا و ڕێکار یاساییەکان گیرانە بەر. سێ، سەبارەت بە ڕووداوی تاوانەکان لە ماوەی ڕۆژانی جەژنی قورباندا 5 ڕووداوی شەڕکردن تۆمار کراو بوون کە بەهۆیەوە 8 هاوڵاتی زامدار ببوون، بەڵام سەرجەمیان برینەکانیان سوک بوون و دوای وەرگرتنی چارەسەر نەخۆشخانەیان بەجێ هێشتە بوون. لەم 5 تاوانەدا 13 کەس تۆمەتبار بوون کە نوێیان بە پێی مادەی 413 یاسای سزا دەستگیر کراون و ڕێکاری یاساییان بەرامبەر وەرگیرەوە و 4 تۆمەتباری تریش لەسەر هەمان تاوان داوا کراون. لەگەڵ ئەوەی دانیشتوانی دەڤەری سۆران زۆربەیان ماڵەکانیان بەجێ هێشت بوو بە مەبەستی گەشت و گوزار ڕوویان لە دەرەوە کرد بوو، بەڵام خۆشبەختانە لە هەر 4 ڕۆژی جەژن هیچ ڕووداوێکی دزی تۆمار نەکراوە.